تایبەت لەسەر پرۆژەی وەبەرهێنان بە گشتی بە تایبەت ئەو ئاسانکاریانەی بۆ وەبەرهێنی بیانی کراوە بە تایبەتتریش لەسەر وەبەرهێنەرە ئەمریکیەکان قسەی زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شکوری سەرۆکی دەستەی وەبەرهێنان دەکەم کە بە شێکی ڕاستەخۆ لە هێولێرەوە لەگەڵم دەبێت. دکتۆرم کاتت باش سڵاوت لەبێ دەمێکە بەشدار نەبووی لە هەواڵە ئابوووریەکان کەواتە بێستا پرۆژە و مژدەی باشت پێبێ لە بواری وەبەرهێنانە پێمان بڵێ ئایا وەبەرهێنی بیانی زیاتر بووە بۆ هەرێمی کوردستان وەبەرهێنانەکانیان لە چه بوارێک بێت؟ سڵاوڕێز هاژە خان سڵاوڕێز بۆ ئێوە و بۆ بینەران طبعاً ئێستا هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی نوێ لە ڕاکێشانی وەبەرهێنانی ئەژنەبی هەنگاو دەنێتن. ئێمە ئێستا کوردستان خاوەنبڕندێکی تایبەتین کە ئینشاءالله لە ئێستا و لە ماوەی داهاتوودا لەسەر ئاستی دنیا زۆر باشتر دەناسرێتن کە ئینڤێست کوردستانە و سایتێکی تایبەتیش بە ناوی سایتی invest.gov.kr ئێستا هەموو تەفاسیلی وەبەرهێنان بۆ وەبەرهێنەرانی بیانی تێدایە و لەسەر ئاستی دنیا وا خەریکن پرۆمۆشنی بۆ دەکەین و ئیشی لەسەر دەکەین. جگە لەوەش ئێمە طبعاً بەنیازین ئاسانکاری زیاتر بۆ وەبەرهێنەرانی بیانی بکەن تا بتوانین سەرمایەی زیاتری بیانی بین هەرێمی کوردستان. طبعاً لە ماوەی چەند ماوەی ڕابردوو ئێستا و لە داهاتوشدا چەندین وەبەرهێنەری بیانی لە هەرێمی کوردستان ئامادەییان دەربڕیوە. هەر ئەمڕۆ ئێمە پێشوازیمان لە وەبەرهێنەرێکی ئەژنەبی جنسی ئەمریکی کردووە کە ویستویەتی لە بواری گەشتیاری پرۆژە دروستکە. پێشوازیمان لە وەبەرهێنەری ئیماراتی کردووە کە ئێستا خەریکن ئەو جۆرە سەردانانە بە هەرێمی کوردستان زۆرتر دەبێتنەوە. ئەو ئاسانکاریانەی کە ئێمە پێشکەشی وەبەرهێنەران دەکەین باشتر دەکەین و ڕێکارەکانی خۆشمان ئاسانتر دەکەین. طبعاً جەنابی سەرۆک وەزیران کاک مەسرور بارزانی هەمیشە تاکید لەسەر ئەوە دەکاتەوە کە پێویستە ڕوتین لە بەردەم پرۆسەی وەبەرهێنان یان لە بەردەم هەموو کارەکانمان نەمێنێتن بە تایبەتی لە مەجای تەعاملکردن لەگەڵ وەبەرهێنەرانی بیانی. ئینشاءالله داهاتوودا قۆناغێکی نوێمان دەبی وەکو باسم کرد لە سایەی هەبوونی ئینڤێست کوردستان و سایتی تایبەت کە ئەمەش دەبێتە بەشێک لە قۆناغی بە ئەلکترۆنیکردنی مامەڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابی سەرۆک وەزیران بەجێری لە سەرداوە کە تا ساڵی 2025 لە ئێستادا ئینشاءالله هەنگاوەکان بەرەو زیاترکردنی وەبەرهێنانی بیانی لە هەرێمی کوردستان باشتر دەبێتن و ڕێکارەکانیش باشتر دەبێت ئینشاءالله. باشە دکتۆر ئەو شاندەی کە هاتن بە تایبەت کە خۆت موجود بووی لەگەڵیان یاخود ئەوان قسەکردنیان چۆنە یانەوێ تەرکیز بکەنە سەر چ لایەنێک وەبەرهێنان لە چه بوارێکدا بکەن؟ طبعاً ئەم شاندەی کە ئەم جۆرە هاتووە پێکهاتەکەی زیاتر لە بواری نەفت و غازە لە کوبنەوەکانیشدا بە هەمان شێوە یعنی ئەو ڕێکدانەوەی هەیە کە دانای لە بواری نەفت و غاز زیاتر وەبەرهێنان بکات. طبعاً ئەمریکەکان جگە لەوەی کە لە وەبەرهێنان لەلایەن دەستی وەبەرهێنانی هەیە لە کەرتی نەفت و غازیش دیسان وەبەرهێنانیان هەیە. طبعاً ئەوەی کە ئێمە وەکو دەستەی وەبەرهێنان پێشتریش داوامان لە برادرانی ژووری بازرگانی ئەمریکی کوردستانی کردووە بە تایبەتی لە کاک دەیڤد و برادرانی کردووە کە بتوانن دعمی حکوومەتی ئەمریکا دعمی مؤسساتی ئەمریکی دعمی کۆمپانیا ئەمریکەکان بێنن بە هەرێمی کوردستان بۆ بتوانین لە بواری ژێرخانی ئابووری لە بواری هەندێک بابەتی تایبەت بە تایبەتی کە پەیوەستن بە مەسەلەی پتروکیمیاویات مەسەلەی دروستکردنی شاری پیشەسازی گەورە کە دوێنێ لە کۆبوونەوە بە حەزۆری جەنابی سەرۆک وەزیران باسی ئەم بابەتەش کراوە. ئەمانە هەمووی داواکاری ئێمە بووینە لە داهاتوشدا ئینشاءالله بە هەمان شێوە قسەیان لەگەڵ دەکرێتن و هەبوونی ئەم مؤسسەیە لە ئەمریکا کە داعمە بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە و هاتنیشان بە هەمان شێوە ڕێگا خۆش دەکات تا بتوانین کاری زیاتری هاوبەش و بەرهێنەری زیاتری ئەمریکی بێن لە هەرێمی کوردستان حزۆریان هەبی. طبعاً ئەمانە ئەم مافدەی کە ئەم جارە هاتووە زۆربەی مؤسساتی حکوومەتی هەرێمی کوردستانیان بینیوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش حزۆری هەیە و کە ئاسانکاری بکاتن بۆ کۆمپانیا ئەمریکەکان و ئەمانیش بە هەمان شێوە ئەویان پێشاندەوە کە داعمی هەرێمی کوردستان دەکەن لە داهاتوودا تا بتوانن کۆمپانیای زیاتری ئەمریکی بێت لە هەرێمی کوردستان لە هەموو دەرفەتەکان لە هەموو سێکتەرەکان
سەرمایەکان وەکو بدایەتیش باسم کرد ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان خۆمان باشتر حاضر کردووە بۆ تعریفکردنی زیاتری دەرفەتەکان لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر سەردانی سایتی invest.gov.kr بکرێتن دەبینی دەرفەتی زۆر باشتر لە هەموو سێکتەرە ئابوووریەکان بە زمانی ئینگلیزی تۆمار کراون و ئەپ تو دەیتن ئەو دەرفەتانە و دەکرێت و بەرهێنەرانی بیانی معلوماتی زیاتر لەسەر هەرێمی کوردستان وەربگرن لەگەڵ ئەم ئامادەکاریانەی کە ئێوە کردوتانە سەرمایەی زیاتری بینین لەگەڵ ئەم ئامادەکاریانەی کە ئێوە کردوتانە و ئەتوانن یاخود بڵێن پێشوازی زیاتر لەوە بەرهێنی بیانی بکەن بەم نزیکانە هیچ شاندێکی دیکەیەتە هەرێمی کوردستان بۆی کەەوە بەرهێنان بکەن لەو بارەوە بە پێی زانیاریەکانی خۆتان پەیوەندیەکانتان ئەوەندە کە قوڵتر بۆتەوە کە بتوانن شاندی دیکە بێتە ئێرە؟ بەڵێ ئەکید ئێمە لە ماوەی داهاتوو شانێکی تری بازرگانی ئەمریکی سەردانی هەرێمی کوردستان دەکا و لە مانگی نوێژ بە هەمان شێوە شانێکی تری گەورەتری بازرگانی هەر ئەمریکی دێتە هەرێمی کوردستان ئێمە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا شانێکی گەورەی بازرگانی و بەرهێنانی ئەڵمانی کە لە 35 گەورە کۆمپانیا و بانقی ئەڵمانی دێن لە ڕێگەی قونسولیای ئەمریکی لە ڕێگەی ژووری بازرگانی ئەمریکی بە هاوبەشی لەگە دەستەوە بەرهێنان و ژووری بازرگانی هەرێمی کوردستان دێنە هەرێمی کوردستان و چەندین کۆڕ و کۆبوونەوە کۆنفرانس دەکەن تاکو بتوانین یعنی تەماشای دەرفەتەکانی و بەرهێنان بکەن لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی ڕێگە خۆشکەر دەبن تاکو ناساندنی زیاتری دەرفەتەکانی و بەرهێنان بۆ لە هەرێمی کوردستان بکرێتن و ئەلحەمدولیلا گەشەیەکی بەرچاو لە هەموو سێکتەرەکان لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان هەیە هەوڵ دەدەین ئەو گەشەیەوالی بکرێتن خەڵکی هەرێمی کوردستان سوودی لێوە زیاتری لێوەرگری لە بواری داهاتەوە لە ڕووی دەرفەتی کارەوە لە ڕووی قازانجی زیاتر بە داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەرچی زیاتری سەرمایه‌ی بیانی بێتە ناو هەرێمی کوردستان و سوود لە سەرمایە هەرێمی کوردستانیش وەرگیرێتن هەندە زیاتر ئابووری بەرەو پێشتر و بەرەو گەشە سەندنی زیاتر دەچێتن. جا دکتۆر من بە دەرفەتی ئەزانم کە پرسیاری هەموو کرێنشینانە لێ بکەم کە ئێستا پرسیارە لالایەن پرۆژەکانی کە تایبەت بوو بە پرۆژەی نیشتەجێبوون بۆ کرێنشینان کەی ڕاگەندێ چیتان بۆ کردوون مژدەی نوێ هەیە پێیان بڵێ لێرەوە؟ ئێمە وعدمان داوە ئینشاءالله خلالی ئەم مانگە بتوانین بەلانی کەم لە چەند شوێنێک دەست بە پرۆسەی جێبەجێکردن بکەین. طبعا لە هەندێک شوێن ئیجراتەکان جاری خلاص نەبووینە سەبارەت بە زەوی و تەسلیمکردنی زەوی بەوە بەرهێنان بەڵام لەو شوێنەی کە تەواو بووینە نمونەی زاخۆیە سۆرانە هەولێرە سلێمانیە ڕاپەڕینە ئێمە دەتوانین ئینشاءالله ماوەی نزیکدا دەست بە پرۆسەی جێبەجێکردنی ئەم پرۆژانە بکەین و بکەونە بواری جێبەجێکردن. کەواتەی دی لەم مانگەوە ئێوە دەست پێەکەن. بەڕێز دکتۆر محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنان سوپاس کە لەگەڵمان بووی. ئێمە لەم مانگەوە دەست پێ دەکەین. دەستان خۆش.